تۆماس کیمس هاوڵاتی دەنیمارکی ڕۆژی شەممە 3 مانگی 6 گەیشتە فڕۆکەخانەی کۆپنهاگن. یەکێک بوو لەو 3 ئەوروپیەی کە ڕۆژێک دوای ئازادبوونیان لە ئێران بەهۆی ئاڵوگۆڕی زیندانیەکان گەڕانەوە بۆ وڵاتەکەیان. کەیسەکە دژوار بوو. بەڕاستی لەو باوەڕەدا نەبووم کە ئەمە ڕاستەقینە بێت، بەڵام ڕوویدا. من لە دانیمارکم و ئەوە ڕاستیەکەیە. ئەگەر لە مۆبایلەکەمدا بنووسم 2 زائیدەن 2 دەکاتە 4. وتەبێژی حکومەتی بەلجیکا ڕایگەیان ئەو 3 کەسە کیمس و 2 کەسی کە خاوەنی 2 ڕەگەزنامەی نەمسایی و ئێرانی بوون ڕۆژیهێنی لەلایەن ئێرانەوە ئازادکران لە بەرامبەر ئازادکردنی ئەسەدوڵڵا ئەسەدی دیبلۆماتکاری ئێرانی لە چوارچێوەی ئاڵوگۆڕێکدا کە ئێران هەفتەی ڕابردوو ئۆلیڤەر ڤاندە کاستێلا کارمەندی فریاگوزاری بەلجیکی ئازاد کرد. ژیانی ڕۆژانەم زۆر جیاواز بوو وەک گەشتیارێک لە ئێراندا. لە ناکاو ئازادیان لێ سندمەوە. دواتر خۆم سەرقاڵ کرد بە ڕۆتینی ڕۆژانەوە. دەبوایە شتێکم بدۆزیاتەوە بۆ ئەوەی لە ڕووی جەستەیی و عەقلیەوە بەردەوام بم. تۆماس هەر لە فڕۆکەخانەی کۆپنهاگن بە خۆشحاڵیەوە قسەی لەگەڵ ڕۆژنامەنووسان دەکرد. دەتوانیت بڵیت وەک میوانێک مامەڵەم لەگەڵ کراوە. تا ئێستا هیچ ئەشکەنجەیەکی جستەیی و هیچ شتێک بەرامبەرم نەکراوە. من خواردن و خواردنەوەم خواردووە، بەڵام کاتێک ئازادیت لێ زەوت دەکرێت ئیتر بیری لێ دەکەیتەوە. حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران ڕۆژی شەمە لە تویتێکدا ڕایگەیاند ئەو هەواڵی بە وەزارەتی دەرەوەی بەلجیکا ڕاگەیاندووە. وەزیری دەرەوەی بەلجیکا هەجە لەهیب هیوادارە ئازادکردنی زیندانیەکان لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیەکانی ئێران لەگەڵ بەلجیکا و ئەوروپا هەڵبداتەوە. ئەوە شتێکی سوریالی بوو، بە تەواوەتی خەیاڵی بوو. هێشتا دوێنێ نەمتوانی بەڕاستی لی تێبگەم. ئەمڕۆ کەمێک ئاسانتر تێگەیشتن کاتێک دانیمارکم لە جامی فڕۆکەوە بینی. بەڵام بێگومان زۆر دڵم خۆشە کە جارێکی تر توانیم دایکم و باوکم ببینمەوە. زۆرێک لە وڵاتانی ڕۆژاوە ئامۆژگاری هاوڵاتیانیان کردووە کە گەشت بۆ ئێران نەکەن و بە ئاماژەدان بە پرزگەرێک لەوانە مەترسی دەستگیرکردنی هەڕەمەکی. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.